اینەوە لای خوا پلان دابنین برازەکانم. لەگەڵ دۆستی قسەم کردم چەند ڕۆژە، وتی مامۆستا لە ساڵی 2014 پێشی 2014 یەک نوێژی جەماعەتی بەیانیانم نەبوو، یەک نوێژی جەماعەتی بەیانیانم نەبوو. لە یەکی 2014 بڕیارمدا کە ئەبێ نوێژەکانم جەماعەت بێ. دەفتەرێکم هێناو بۆ خۆم دانا مانگی یەکی 2014. لە مانگی یەکی 2014 مۆبایلم تەوقیتە کردووەم کوژاندەوە، تەنها دوو نوێژ بە تەنها کردم لە یەکی 2014 بۆ یەکی 2014. سەیری دەفتەرم کرد هەر تەریقە بوومەوە، ئەبێ ئەم مانگە باشتر بم. لە مانگی دواوتی باشتر بووم زۆر لەوەی یەکەم. لە مانگی سێ هەروەکو مانگی دوو بووم. مانگەکانی تر باش بوو وردە وردە. لە ساڵی 2015 داوتی یەک نوێژی جەماعەتم نەفەوتە. وەڵڵاهی 2015 هەمووی بەسەرما تێپەڕی یەک نوێژی جەماعەتم نەبوو بفەوتێ. 2016 هەروە، 2017 هەروە، هەر سەحم لێدا وتم ئیتر من دەفتەرم بۆچی ڕاهات بووم لەسەر وەزعەکە. لە 2017 دا دەفتەرم لابر هەتاکو ئێستا نوێژی بەیانیانم نافەوتێ. برا عزیزەکەم، ئێ تۆ هەر لێی بخەویت و بڵێ خەبەرم نابێتەوە، تا یەکی شەو خەریکی پۆبجی و تەنانەت تەڵەبی عیلمیش بی و بڵێ خەبەرم نابێتەوە، خەبەرت نابێتەوە. کەی تەڵەبی عیلم بە هێندەی نوێژی جەماعەت ضەرورە. ئینسان بۆیە عیلم ئەخوێنێ، بۆ ئەوەی کە بگەڕێتەوە لای پەروەردگار و عەمەلی پێ بکایە. تۆ گەورەترین عەمەل کە نوێژی جەماعەتە نەتکردووە.